لە کۆلێژی وەرگێڕان لە زانکۆی سلێمانی چالاکیەک تایبەت بە بواری هونەر و زانست بەڕێوە چووە لەلایەن خودی خوێندکارەکانەوە بۆ ئەوەی کە ئێمەش بزانین لەم چالاکیانەدا چی گوزەراوە و چۆن سوود دەگەێنێت بە خوێندکاران بە میواندارەتی یەکێک لە مامۆستا بەڕێزەکانی کۆلێژی وەرگێڕان ئەمانەت لەسەر ئەم چالاکیانە زانیاری وەربرین و بوونی بەڕێزیان لێرە لە ئەم بەشەی کۆتایی بەرنامەکەمان ئێمە بە هەلوەرەگرین بۆەوەی کە بشوەیەکی گشتگیرتر قسە بکەین لەسەر بەشی وەرگێڕان و ئەوەی کە چۆن نەکرێت لە زانکۆکانە وەرگێڕێک پەروەردە بکرێت کە دواتر ئەم وەرگێڕە سوود بگەینێت بە کۆمەڵگا جا لە بواری ئەدەبیات هابێت لە بواری تەنانەت وەکو سینەما فیلم وەکو دۆبلاژیان بوارەکانی تر ئەوەی کە پێی ئەوترێت وەرگێڕانی نەبینرا و نەبیسترا یان باشتر با بڵێن بینرا و بێسترا و بابزانین ئەمە چۆن ناتوانێت وەرگێڕان خزمەت بەم بوارانە بگەێنێت و بۆی کە لەسەر ئەم بابەتانە بدوێن میواندارەتی بەڕێز مامۆستا سروتامان کردو مامۆستای بەشی وەرگێڕان لە کۆلێژی زمان مامۆستا سروت سڵاوت لێبێ بەخێر بێت بانی باش مامۆستا من بڵێ چالاکیەکان چۆن بوو لە ئاستی چاوەڕوانی ئێوە و هەروە خودی خوێندکارەکانە بوو سەرەتا بەیانی جەنابتان باش بەیانی بینەران باش ئێمە وەکو کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی بەشی وەرگێڕان فستیڤالێکمان ڕێخست ئیڤنتێکمان ڕێخست ئیڤنتێکی ڕۆشنبیری و کللتوری و زمانەوانی بوو ئیڤنتەکەمان زیاتر تەرکیزی لەسەر بواری وەرگێڕان بوو و کۆمەڵێک شتی جیاوازی لەخۆگرت بوو هەموو ئیڤنتەکەش هەموو چالاکیەکان زۆربەی ئیشەکان لەلایەن خوێندکارانەوە جێبەجێکرا ئێمە وەکو مامۆستا تەنها سەرپەرشتیمان کردن لەبەرەوەی ئێستا شتێکی پێوترە پرۆسێسی بۆلۆنیا پرۆسێس کە بریتە لەوەی ستیودنت سنتەرد بێت واتە خوێندکار چەقی خوێندنە خوێندکار چەقی فێربوونە لەبەرەوە پێویستە خوێندکار خۆی بێتە پێشەوە بۆی ئێمە خوێندکارەکانمان هاتنە پێشەوە و ئەم ئیڤنتیان ڕێکخست و ئێمە تەنها سەرپەرشتیمان کردن کۆمەڵێک چالاکی زۆر جیاوازیان کرد لە دروستکردنی پۆستەرەوە لە دروستکردنی کاری دەستیەوە خواردنی کوردەواریەوە لەناو هۆڵی پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفایە کۆمەڵێک چالاکی جیاوازکرا کە بریتی بوو لە دروستکردنی کۆمەڵێک دۆکیومنتاری لەلایەن خوێندکارانی خۆناغی چواری بەشەکەمانەوە دۆکیومنتاری کورد دروست کرا بوو لەسەر بواری جیاواز کە ئەمە ئیشی ساڵانەمانە هەموو ساڵێک کۆمەڵی خوێندکارمان دۆکیومنتاری جیاواز دروستەکەن بۆ وەسائلە کەمەی کە لەبەر دەستیانە چونکە ئەکرێت تەنها مۆبایلێک لەبەر دەستیا بێت و تەسویری بابەتێکی جیاواز بکات تەواوی بیرۆکەکان و وێنەگرتنەکان و ژێرنووسکردن و دۆبلاشکردن هەموو ئەوانە لەسەر ئەرکی خوێندکارەکە خۆیەتی خۆیان ئەمانە هەموو فێرەکرێن و لە کۆتایی ساڵەکە ئەتوان دۆکیومنتارێکی جوان دروستکەن بۆمان دوانمان لەو دۆکیومنتاریانە هەڵبژارد و لە ئیڤنتەکە عەرزمان کرد طبعا دۆکیومنتارەکانی تر بە دڵنیایی و هیچی کەمتر نەبوو لەمانیش بەڵام لەبەر کەمی کات ناچار بووین دوودانە هەڵبژێرین کۆمەڵێک شتی جیاواز کرا کۆمەڵێک بۆ نمونە شعر خوێندنەوە هەبوو گۆرانی وتن هەبوو میوزیک هەبوو ئەمە هەموو لەلایەن خوێندکارەکانمانەوە تەنانەت خوێندکارمان هەبوو کە دەرچوو بوون لە بەشەکە خریجیان تەخەڕوجیان کردبوو بەڵام گەڕانەوە وەکو وەفایەک بۆ بەشەکە و پیان خۆش بوو گۆرانی بڵێن بۆ بەشەکەمان و بەشدار بن لەو ئاهەنگگەڕانەمانە و پرۆژەیەکی زۆر گرنگ پێشنیار کرا نەک پێشنیار کرا ناسێنرا ڕاستیەکەی لەلایەن نۆ خوێندکارمانەوە کە پێوترێ پرۆژەی هەوری فەرهەنگێکی ئۆنلاینە کە ئەپلیکیشنێکە دروستیان کردو لەلایەن نۆ خوێندکارەوە تا ئێستا نزیکەی 10,000 وشە و دەستەواژە و ئیدیۆم و پرۆڤێربی جیاواز داخل کراوە لەو پلاتفۆرمەیە جیاوازی ئەم پلاتفۆرمە ئەم ئەپلیکیشنە لەگەڵ ئەپلیکیشنەکانی ترا لەگەڵ فەرهەنگەکانی ترا ئەوەیە کە ئێمەش وەکو کەسانی ئاسایی ئەتوانین بەشدار بین لە دەوڵەمەندکردنی زمانەکەیە ئەتوانین ئێمەش وشەی تازە ئیزافە بکەین وشەی تازە زیاد بکەین بۆ قاموسە بەڵام لەگەڵەوە یەکسەر وشەکانمان ناچێتە ناو فەرهەنگەکەوە چونکە بێ بە فیلتەرێک هەبڕات کە ئەمە کارێکی زۆر گرنگە پێم وا بێت لە ئێستاە زۆرینەی کتێبخانە و کتێبفرۆش و میدیاکانمان ئەم کێشەیان هەیە کە فیلتەرێکی مەزبوط نییە بۆ ئەوەی کە ئەو وشە و دەستەواژانی کە پێویستە و بچێتە فەرهەنگێکەوانێ بە فیلتەرێک بڕات و بۆ ئەوی بزانن ئایا گونجاوە ئەو وشانە ئیزافە بکرێیانە اینجا ئەمان ئەویان ئیزافە کردووە
بگورە مامۆسا ئەم ئەپلیکیشنە بۆ زمانی کوردی مەبەستە وشەکانی بۆ زیاب کرێت بە هەردوو ئاراستەیە ئاراستەکەی کەیان چییە؟ کوردی بۆ ئینگلیزی بۆ کوردی یعنی هەردوو ئاراستەکە ئەتوانی بە دوای وشەیە بگەڕێیت و تەنانەت خوێندکارەکانشمان خۆیان سوودی زۆریان لەم ئەپلیکیشنە بینیەوە بۆ ئەوەی کە پرۆژەی کۆتایی ساڵیان بنووسن یعنی ئێستاوەکو فەرهەنگێکی زۆر باش و باوەڕپێکرا و ئەتوانی استفادەی لێ بکەیت بەڵام بێگومان لە پەرەسەندنایە و پشتگیری زۆری پێویستە چونکە دروستکردنی فەرهەنگ ئەوە ئاسان نییە ئەمان توانیوانە لە ماوەی تەنها 3 مانگە زیاتر لە 10,000 وشە و دەستەواژەی جیاواز داخڵ بکەن کە ئەمە ئیشێکی بەڕاستی زۆر قورسە بۆ خوێندکار لە کاتێکا یەک دنیا ئیشی تریان هەیە بەڵام ئەمان ئەویان توانیوە پێویستە ئێمە اینجا لێرە هاوکاریان بکەین اینجا میدیاکان هاوکاریان بکەن کۆمەڵی کەسی تر کە بەرپرسیارن لەم بوارە بێنە پێشەوە هاوکاریان بکەن بۆ ئەوەی کە ئەم فەرهەنگە زیاتر بەرەو پێشەوە بڕات لەبەرەوەی ئەگەر ئێمە سێری فەرهەنگێکی وەکو فەرهەنگی بەناوبانگی ئۆکسفۆرد بکەین نزیکەی 70 ساڵی پێچێت تاوەکو یەکەم ڤەرژنی ئەم فەرهەنگەیەتە دەرەچێت دروستەکرێت کە ئەم فەرهەنگەی ئێستا لێ دەچۆت کە هەموو جیهان ئێستا سوودی لێوەرەگرێت لەبەرەوە ئێمەش ئەگەرمانێ فەرهەنگێکی ئەگەر بەو شێوەیەش نەبێت نزیک بێت لەو شێوەیە لەو کواڵیتیە بێت دروست بکەین پێویستە هەمومان هاوکار بن بەڕاستی لەو ڕۆوە باشە جا مامۆستا پێمان بڵێ کە بەڕێوە چوونی چالاکی لەم چەشنا چۆن سوود دەگەێنێت بە خوێندکارەوە تا چەند بەڕێزت بە گرنگی ئەزانیت چالاکی مەبەست لە چالاکیە هوەر و زانستیانە وا کات ئەوەی کە فێری بوون بە کردداری ئەنجامی بن یان وا هەست بکەن کە سوودی هەیە بۆ دەوروبەریان بە دڵنیاییەوە سوودێکی زۆری هەیە چونکە یەکەم وەرگێڕان بابەتێکی زۆر پراکتیکیە پێویستە ئەمە ممارەسە بکرێ ڕۆژانە ئەمە ئەزمون بکرێ ئەمە بچینە ناو کۆمەڵگەوە ئێمە ویشانە بکەین لە کاتێکا خەڵکانێکی زۆر هەن کە بواری وەرگێڕان و کاری تیاکەن و لەوانێت شارەزایەکی وان تیانە بێت ئەمان ئەم خوێندکارانی ئێمە ماوەی 4 ساڵ زۆر بە وردی و بە ئەکادمی هەموو بوارە جیاوازەکانی وەرگێڕانە خوێنن لە وەرگێڕانی زانستیەوە لە وەرگێڕانی یاساییەوە لە وەرگێڕانی ئەدەبی و بینرا و بیستراوە کە جەنابەت فەرمووت پێشتر یعنی ئەمانە هەمووی بوارە جیاوازەکانی وەرگێڕانن وەرگێڕان هەر ئەوە نیە تەنها یەک بوار بێت و تاوا شارەزایی تەواوی تیا پێ بکەیت ئەبێ زۆر بە وردی بیخوێنیت لەوانەیە ئەوەی بۆ وەرگێڕانی کتێبێک ڕاست بێت و دروست بێت مەرج نییە بۆ وەرگێڕانی زارەکی دروست بێت مەرج نییە بۆ وەرگێڕانی بینرا و بیسترا دروست بێت بۆ ژێرنووسکردنی فیلم و بۆ دۆبلاشکردن دروست بێت لەبەرەوە ئەمانە هەمووی بە وردیە خوێنرێت خوێندکار هاتوو ئێستا ئەماکە بە پراکتیکی و لە ئیڤنتێکە ئەمە تاقیە کاتەوانێ نمایشی توانەکانی خۆی کات ئەڵێ منە سکیلانم هەیە بەڕاستی ئەو دوکۆمنتاریەکێکیان کە من بینیم باسی حاڵەتێکی دەرونی کردبوو ڕاستانی هەر یەکە و ئەزمۆنی خۆی باس و زۆر بە جوانیش بزەبێت لەبەرەوەی خوێندکارەکانمان ئەتوانن دۆکیومنتاری لە بوارە جیاوازەکانە دروستکەن ئەکرێت ئەمە نەک تەنها بەشی وەرگێڕان بەشەکانی تریش سوودی لێوەرگرن یعنی بەشی یۆک و دەروونناسی ئێمە دەیان دۆکیومنتاری لەو شێوەیەمان دروست کردووە کە زۆر بەوردی هەم چاوپێکەوتنی لەگەڵ خەڵکا کردووە هەم کۆمەڵێک بابەتی زۆر وردی زانستی باس کردووە وە ژێرنووس کراوە ئەکرێت ئەمانە هەموو سوودی لێوەرگرێت لە بەش جیاوازەکان خوێندکارەکانمان هاتوون ئیسفادیان لەمە کردو لە ئیڤنتەکە ئەمانیان نمایش کردووە و زۆر دڵیان پێی خۆش بۆ من لە دایان خوێندکارم بیستۆ کە ئاڵێن بەڕاستی ئەمە خۆشترین ڕۆژی زانکۆمان بووە یا یەکێک بۆ لە خۆشترین ڕۆژەکانی زانکۆمان مامۆستا منیسم لە خاڵێکە بۆستین باسی وەرگێڕانت کرد وەرگێڕان هەروە بە کەسێک بە ئاسانی ناوترێت کەم دەستەواژەیە ئەرکوماند و بوونی ئەوە بێ بە شێوەیەکی زۆر ئەکادمی بۆی بخوێنی تاوەکو بتوانی شارەزایەکی تاوت هەبێت چونکە پەیوەستە کاڵی وەرگێڕان پەیوەستە بە زمانەوە پەیوەستە بەوەی کە تۆتان کار لەسەر وشە سازیەکەی تا چەند کار لەسەرەوەکەی ئاستی ڕۆشنبیریی زۆر باش دەبێت بۆی کە لە وەرگێڕانەکەی لە هەردوو کەڵچەرەکە شارەزایەکی تاوت هەبێ و بەڕێستانیەوە زیاتر بەڕێوەکە ئەکادمیەکەی ئەڕۆن تا چەند ئێستا ئێمە کە کەسانێکمانەی وەرگێڕانەکەن وەکو خۆ دوتە شارەزایەکی باشیانی ئەو شارەزای باشێکەنیانە چییە کە ئەبێ هەبێت تاوەکو پێی بڵێ تۆ وەرگێڕێکی باشیت بەداخەوە کە کۆمەڵێک وەرگێڕی زۆرمان هەیە بێشمار وەرگێڕ هەیە ئێستا لە کوردستانە کە ڕاستی باکگراوندێکی ئەکادمیان نییە وە کۆمەڵێکی زۆر ئیشی وەرگێڕان دروست بووە کە بەڕاستی دروست نین لە ڕووی ئەکادمیەوە و ئەمە کێشە دروستەکە هەم بۆ وەرگێڕ ئەکادمیەکان هەم بۆ داهاتوومان کە ئێمە یەک دنیا ئیشی وەرگێڕاومانە بێت کە هیچی بەڕاستی گونجاو نییە لەبەرەوە پێویست ئێمە کۆمەڵێک وەرگێڕی ئەکادمی دروستکەین اینجا ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەیە ئیش لەسەر ئەماکەین بەڕاستی
هەرچەنە دوجار کێشەیەومان هەیە کە لەوانەیە خوێندکارەکانمان ئەو دەرفەتیان پێ نەدرێت یعنی هەم لە کەناڵە میدیایەکان زۆرینەیان لەوانەیە دەرفەتێکی وانەتوان بن بە خوێندکارەکان هەم لە کتێبخانەکان لەو شوێنانەی کتێب فرۆشن لەو شوێنانەی کە ئیشی وەرگێڕانی کتێبەکەن لە وەرگێڕانی زارەکی لە کاتێکا خوێندکارەکانمان بە دڵنیاییەوە گرنتی ئەوەکەم کە خوێندکارەکانمان زۆر بەتواناترن لە هەموو وەرگێڕە بە ئەزمونەکانی ئێستاش لەبەرەوەی ئەوان ماوەی 4 ساڵ بە پراکتیکی هەموو بوارە جیاوازەکانە خوێنن طبعا کۆمەڵێک مواصفات هەیە بێ بەڕاستی لە وەرگێڕا بێت تەنها ئەوە نییە کە زمان بزانێت چونکە زانینی زمان و کۆمەڵێک وشە و قاموسێک بەس نییە بۆ ئەوی وەرگێڕێکی باش بیت ئەبێ بەلایانی کەمەوە تۆ دوو کللتوری زۆر جیاواز زۆر بە جوانی بزانیت چونکە ئەگەر شارەزای کللتورێکی بۆ نمونە ئینگلیزی نەبیت کاتێک وەرگێڕان بۆ ئینگلیزیەکە یا لە ئینگلیزی وەرگێڕان بۆ کوردیەکەیت ئەمە کێشەیەکی گەورە دروستەکە لە وەرگێڕانەکە ئەم شارەزای چۆن دروست دەکرێت مامۆستا ئەو شارەزاییە پێویستە کە خوێندنەوەمان زۆر بێت متابعەکردنمان زۆر بێت کاتێک منەمەوێ فیلمێک وەربگێڕم ئەبێ کللتورەکە بە تەواوی بزانم ئایا خۆم چەند فیلمم سیر کردووە تا ئێستا ئایا خۆم چەند فیلمی دۆبلاژکراوم سیر کردووە چەندێک شارەزای دەنگەکانم چونکە زۆربەی کەناڵە میدیایەکان کێشەی ئەویان هەیە کە کاتێک دەنگ هەڵەبژێرن بۆ درامەکانیان بۆ فیلمەکان بۆ دۆبلاژکردن دەنگەکە ناگونجێت یان سینکرۆنایزیشنی نییە کاتێک مەبەستمەوەی کە لیپ موڤمنتی یان جوڵانی لێوەکانی لەگەڵەوەیانێک ئەمە کۆمەڵێک شتە کە زۆر بەوردیەی خوێنین و ئێستا کاتیەوە نیە ڕاستەکەی بچمە وەردەکاریەوە خۆشبەختانە کەناڵی کورسات کوالیتیکی زۆر باشی هەیە من دایمە باسی ئەوم کردووە لەگەڵ هاوپیشەکانم لەگەڵ خوێندکارەکانیشما کە کورسات گوێ بە چەندێتی نایات ئەوەی گوێ بە چۆنێتیەیەات زۆر گرنگە بەلاتانەوە کە دەنگی گونجاو هەڵبژێرن کە ژێرنووسی گونجاو بکەن کە بابەتی گونجاو هەڵبژێرن بۆ وەرگێڕان ئەمە زۆر جێی دڵخۆشیە بەڵام خۆزگە زیاترە بوو خۆزگە نمونەی ئێوە زیاترە بوو بەس بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک ئامادەکاری هەیە بەڕاستی بۆ وەرگێڕ و بۆ وەرگێڕان کە پێویستە ئێمە لە ماوەی ئەو 4 ساڵەیە ئامادەیان بکەین تەنها ئەوە بەس نییە کە کەسێک بایلێنگۆڵ بێ کەسێک دوو زمان بزانێت پێویستە کە شارەزایی تەواوی هەبێت لە هەردوو بوارەکەیە وەکاتی ئەچیتە سەر بوارێکی جیاوازی وەرگێڕان بۆ نمونە گەر وەرگێڕانی زارەکی بێت پێویستە لە ڕووی دەرونیەوە ئامادەیت هەبێ یعنی تۆ وەکو وەرگێڕێکی زارەکی ئایا لە ڕووی دەرونیەوە چەندێک ئامادەی بچیتە بەردەمی کەسێک کە معاناتێکی زۆری هەیە و تۆ وەرگێڕانی بۆ بکەی بچیتە محکەمەیەکەوانێ و وەرگێڕانی بۆ بکەی لە کاتێکا لەوانەیەم کەسە تاوانێکی گەورەی کردبێت یعنی ئەمانە هەمووی وردەکاریە کە ئێمە ئەو ئامادەکاریانە بۆ خوێندکارەکانمانەکەین لە بەشی وەرگێڕان دەستان خۆش بێ مامۆستا باسی دوو بابەتی کەی گرنگی شکرد باسی کەلتورە کرد و باسی زمانیش یعنی لەم کاری ئێوەیە کە خوێندکاران کردویانە کاڵی خوێندکاران خۆیان دەست پێشخەری یەکەن کە بتوانە توانەکانیان دەربخەن لە ڕووی کەلتوریەوە کاریان لەسەر چی کردبوو ئەوەی کە بتوانن ئێمە زیاتر گرنگی پێبێ خوێندکاران ئێمە بابەتی کللتوریمان هەیە هەروکو خوێندن بەشێکە لە منهەجی خوێندنی خوێندکارەکانمان کە کللتوری کوردیش و کللتوری ئینگلیزیشە خوێنرێ چونکە وابزانم سەحارخان پێشتر فەرمووی کە خەریکە کللتوری کوردی تۆزە کاڵە بێتەوە لای نەوەی نێومان لەبەرەوەی بەهۆی ئەم سێکتەری ئەهلیە تازانەوە بەهۆی خوێندنگەی ئەهلیەکانەوە بەهۆی زانکۆ ئەهلیەکانەوە وردە کاڵبوونەوەیەک هەیە لە کللتوری کوردیە کە ئەمە زۆر جێی مەترسیە بەڕاستی چونکە ئەگەر سەیری وڵاتێکی وەکو تورکیا بکەیت زمانێکیان هەیە پێوترێ زمانی باڵندە یان وێستلێن لەنگوێج یان بەرد لەنگوێج تەنها بە فیکەلیان ئەتوانن کۆمیونیکیشنیان هەبێ ئەتوانن پەیوەندی بکەن بەیەکەوە لە گوندێکی بچکۆلەی تورکیایە ئێستا خەریکە بەرەو لە ناوچوونەچێت بەڵام یونیسف هاتۆتە پێشەوە ئەڵێ ئەم زمانە لە مەترسی لە ناوچوونایە وەرن فریای بکەون وەرن عیلاجی بکەن یعنی یونیسف خەمی زمانێکی بچکۆلەی ئاوایەتی بەڕاستی گوناحە ئێمە خەمی زمانی کوردیمان نەبێت لەبەرەوە پێویستە کللتوری کوردی بە جوانی بخوێنرێتەوە جارێکی تر بۆ خوێندکارە تازەکانمان بۆ نەوە تازەکانمان و هەروها کللتوری ئینگلیزی شارەزایەکی تاوامان هەبێت چونکە دوجار ئێمە وەرگێڕان بۆ هەردوو زمانەکەکەین هەم لە ئینگلیزیەوە بۆ کوردی هەم لە کوردیەوە بۆ ئینگلیزی ئەگەر شارەزایی تاوامان نەبێت بە دڵنیاییەوە کێشەمان بۆ دروست بێت باش بەڕێزت خۆت وەکو شارەزایی زانستی لە بواری وەرگێڕانی بینرا و بیستراو زانیاری زۆرت هەیە ئەم بوارە لانەی لە لای خۆمان هەندێک لە بەشەکانی بوونی نەبێت ئەم بەشە چۆن ئەکرێت تێدا کۆمەڵێک خوێندکار کە نوێن بەرهەم بهێنرێت لەگەڵ بابەتەکە هەم تەکنۆلۆژیا و زانستەکە بێنە نێو کۆمەڵگەوە هەم بناغەیەک بۆ ئەم با بڵێن بوارە دابنێن
وەرگێڕانی بینرا و بیسرا و یان بە ئینگلیزی audiovisual translation بابەتێکی تەواو تازەیە لە تەواوی جیهانە و لە کوردستانە بێجگەلەوەی تازێ بەڕاستی ئەکادمی نیە یعنی ئەوانی کە لە بواری وەرگێڕانی بینرا و بیسرا و یان با بڵین یەکێک لە بوارەکانیە کە ژێرنووسکردنی فیلمە ئیشەکرێت زۆر ئیشی نائەکادمی زۆر ئیشی ناپرۆفێشناڵ ئەبینرێت هەم لە کەناڵە میدیایەکان هەم لە ئەو وێبسایتانی کە ئیشی وەرگێڕانی فیلمەکەن لەبەرەوەی ئێمە زیاتر ئەوە نەمان بەلاو گرنگە کە کەسێک وەرگێڕ بێ یا کەسێک دوو زمان بزانێت ئەتوانێت ژێرنووسی فیلمێ بکە بەڵام لە ڕاستی ئەمە ڕاست نییە چونکە ئەوش کۆمەڵێک تەکنیک و پرۆسێسی خۆی هەیە کۆمەڵێک شێوازی خۆی هەیە بۆ وەرگێڕان ئێمە لە بەشی وەرگێڕان لە قۆناغی کۆتایی بەشی وەرگێڕانە ئەوانە بە خوێندکارەکانمان ئەڵێن و خوێندکارەکانمان دواتر ئەتوانن ئیشی لەسەر بکەن و ئیشەکانیان هەم لە ئیڤنتەکەیە هەم دواتر خۆیان بڵاوەکەنەوە یان ئەتوانن ئیشەکانیان بفرۆشنەوە بە شوێنی تر لەبەرەوە بەوردی ئیش لەسەر ئەو پرۆسێساناکەین کاتێک تۆ وەرگێڕانێکی ژێرنووسکردنەکەی ئەبێت چی بکەیت یان کاتێک ئیشێکی دۆبلاژەکەیت ئەبێت دەنگت چۆن بێت تەنانەت ئێمە ڕاهێنانی دەنگیان بۆکەین ئایا چ دەنگێک گونجاوە بۆ چ کارکتەرێک یان شێوازی قسەکردنیان یان شێوازی سینکرۆنایزیشنەکان چۆنن ئایا ئەبێ لەگەڵ کارکتەرەکەی بگونجێت یان پێویستە لەگەڵ لێوەکانیا بگونجێ کاتێک قساکە یان زمانەوانەکەی ئەبێت چۆن بێ ئەبێ ئەدەپتەیشنی بۆ بکرێ بۆ نمونە ئەدەپتەیشن بریتە لەوەی کە گۆڕانکاری لە تەواوی زمانەکەی بکرێت لە کاتێکا ئەکرێت ئەمە گونجاو نەبێت لە وەرگێڕانێکی وەکو وەرگێڕانی کتێبە چونکە پێویستە زۆر بۆ فابین کاتێک کتێبێ وەرەگێڕین لەبەرەوەی ئێمە ئەمانەیە دڵی نووسەرەکەش نەڕەنجێنین و هەروەها خوێنەریش چێژ وەرگێ لە خوێندنەوەکە لەبەرەوە بێت زۆر وەرە بەشێک لە خزمەتگوزاریەکان بۆ کەسانی نابینە و نابیستە بەڵێ چۆن ئەمانەتوان سوودمەند بن لێی لە کوردستانە بەداخەوە تا ئێستا تەکنیکێکی لەو شێوەیەمان نییە کە بریتیە لە AD audio description لەگەڵ SDH کە subtitling for deaf and hard of hearing واتە ژێرنووسکردن بۆ کەسانی نابیست و ئەیدیش بریتیە لە وەسفکردنی ئەو ڤیددیوانی کە کاتێک سریەکەین ئەم تەکنیکانن لە بەعزە پلاتفۆرمێکی ئێستا هەیە وەکو نێتفلیکس و HBO ئەمازۆن و ئەمانە زۆر بەوردی ئیشی لەسەرەکەن چونکە خەڵکانێکی زۆری نابیست و نابینا هەن لە جیهانە لە کوردستانیش بەدڵنیایە خەڵکی زۆر هەیە زیاتر لە 300 بۆ 400 ملیۆن خەڵکی نابینا و نابیست هەیە لە جیهانە و بەرداوامیش زیاتر بێت چونکە خەڵکەکەوێتە تەمەنەوە خوا نەخواستە خەڵک تووشی حادیسا بێت گوێی لە دەستەیات چاوی لە دەستەیات لەبەرەوە پێویستمان بۆی کە ئێمە خەمێکی ئەوانیش بخۆین لە کوردستانە تا ئێستاەوە نەکراوە بەڵام خوێندکارەکانمان وردە ڕاهێنراون لەسەرەوەی کە چۆن ئیشی لەسەر بکەن چۆن بەدواداچوونی زیاتر بکەن بەڵام بەداخەوە کەناڵە میدیایەکان هێشتا ئەو تەکنیکانیان هیچ بەکار نهێناوە یعنی بیرێکیان لەو بوارە نەکردوێتەوە ئەگەر بۆ نمونە کەناڵی کورسار شتێکی وا بکە ئەمە دەستپێشخەریەکی زۆر گرنگە بێ بەڕاستی بۆ کەسانی نابیست و نابینا و ئەچێتە ڕیزی کەناڵەکانی وەکو BBC و CNN و کە ئەوان زۆر بەوردی ئیش لەو بوارەیەکەن بەس بەداخەوە یان جارێ لەو بوارە ئیش نەکرا بەڵام خوێندکارەکانمان هەموو ئامادەن لە ڕووی ئەکادمیەوە کە ئیشی تا بکەن زۆر باشە مامۆستا بە بۆچوونی بەڕێستان کە باسی زمانەکەی نەبێ هەر لە سەرەتاوە گرنگی پێ بدرێت تا چێتەوە قۆناغێکێتە لای ئێوە وەکو کۆلێژی زمان کە یەکەم شت کە گرنگە زمانی دایکەکە پاراو بێت بە شێوازێ لە شێوازەکان کە بتوانین ئەم مناڵە لەسەر گۆش بکرێ ئەنجا ئەگەر توانای هەبوو زمانی دووەم و سێمیش فێر ببێت و ئێستا ئەوەی کە ئەبینرێ لەم جیلە تازەیە من پێم خۆشە بۆ چوونی تۆرگرم چکەمە سوودی هەیە بۆ هەموو خێزانەکانمان تا چەند گرنگە سەر لێ شێواوی لای مناڵەکانمان دروست نەکەین جارێ با زمانی دایک فێر بێت ئەنجا پەنابەرین بۆی کە زمانی کە فێر بێت نەک چاولێکەری بکەین بۆ خوشکەکەی مناڵەکەی فێر بووە ئەم فێر نابێت چکە تواناکان وەکو یەک نین جیاوازە و ئەبێ ئەمە جارێ لەسەر زمانێک کوردیەکەی خۆمان گۆشکرین تاوەکو لە بیرمان نەچێتەوەی کە خۆڵی ئاماژەمان کرد ڕاستە کاک سەرکۆ بەداخەوە ئێمە تۆزی میلەتێکی چاولێکەرین ینی کەسێک شتێ بکە هەمومان حەزەکەین چاوی لێ بکەین جای خواشتێکی باش بێت بۆی هەمومان چاو لە شتە باشەکە بکەین شتێکی خراپ نییە کە هەمومان ئەمانێت زمانی دووەم فێر بن هەمومان ئەمانێ و مناڵەکەمان زمانی دووەم و سێم فێر بێت بەڵام ئەوە گرنگە کە زمانی یەکەم لە دەست نین ڕاستە بۆ نمونە زمانێک کە لە ئەمازۆن بەکاریە لە جەنگەڵەکانی ئەمازۆن بەکاریە کە لەوانێ زۆر گرنگ نەبێ بەلامانەوە ئیشی زۆر لەسەر کرێت کە لە دەست نەیری ئەم زمانە بۆ لەبەرەوەی یەک باگراوندی گەورەی زانستی و تەندروستی و تۆبی لە پشتیەوەیەتی لەبەرەوەی لە ساڵ 25 هەموو دەرمانەکانی جیهان لەو
گژوگیایی ئەمازۆنەوە دروستەکرێت باشە ئێمە گەر زمانەکە لە دەستبین کەواتە ئەو معلوماتە لە دەستین ئەو زانیاریە لە دەستین کە تایبەتە بە بەو بوارە تۆبیە بەو بارە تەندروستیە ڕاستە لەبەرەوە بێت زمانی دووەم فێر بین یان زمانی سێم فێر بین بەڵام گرنگە کە زمانی خۆمان لە دەست نین چونکە زمانی خۆمان تەنها وشە نییە یەک دنیا بواری کللتوری و ڕۆشنبیری و هوەری و ئەدەبی لە پشتەوەیە کە ئەبێمانە هەموو پارێزین یعنی پێم سەیرە ئەگەر کەسێک شانازی بکە بەوەی کە ئەتوانێت بە ئینگلیزی قسە بکات بەڵام ناتوانێت بە کوردی قسە بکات زۆرم پێخۆشە بێت کە ئینگلیزیکی زۆر جوان قسە بکات ئەڵمانی و فەڕەنسی و هەموو زمانەکانی تر قسە بکات بەڵام زمانی دایکی خۆی لە دەست نایات چونکە بەڕاستی ناسنامەیە ئەوەی کە دوژمنان چەند ساڵ هەوڵی بۆین ئەوەی کە ئەم زمانەمان لە دەستبین خەریکە خۆمان واکەین خەریکە خۆمان بەویستی خۆمان زمانەکەی خۆمان لە دەسەین پێشمان خۆش و شانازیشی پێواکەین هەموو کە میوانی ئێمە بوویت یەک وشەی بیانیت بەکار نەهێنا هەمووی وشەیەکی پاراوی کە خۆشی ڕۆژانە بەردەوام بە ئینگلیزی لەوانەیە لەگە خوێندکارەکانیان بڕوە ئێمە دەستخۆشیتان لێەکەین نمونەتان زۆر بێ خوێندکارەکان هیوای ئێمن کە لە داهاتوە بتوانن کاری باشتر بکەن و بە شێوازی ئەکادمی هەم لە وەرجێڕانە هەم لە خەمخۆری زمانە هەم لە کەڵچەرە هەم لە بوارەکانی تریشا بتوانێت سوودیانە بێت دووبارە دەستخۆشی بۆ تۆ بۆ تەواوی مامۆستاخۆ دکتۆرە بەڕێزەکانی کە تەواوی خوێندکارانیش هیوادارین ئەم جۆرە فستیڤالانە بەردەوام بێ بۆی کە ئێمە ئاستی خوێندکارەکانمان ببینی دووبارە سپاس بۆ تۆشکە لە لای زۆر زۆر خۆشحاڵ بووین.